مبردي معمل هولير دينن لزقي ليدن ايراني دين لزقي ليدن ولو السعوديه والله او باري والناقرن نخير لي دبين دائما درتندو مشاكل اشياء ندوا او مبرد فروشنا وتوار ماري عالمي ويران كي باري وقري خلق كاكا مبردي بدو ورقيه دسم بس يبيستي ديدني لا مبردش 120 دولار قازنت والله داوا لهم هولاتي عندكم اگر سيني ومواد سعودي نبو بهيت زورك باري خوان بمبردي ندن اگر پیش يعني ده عافيت يعني بي مسألة او مبردانا معمل هولير ايراني يعني هل كوي باري بيبدي باركت لآوي كرديا لبرسه والله لبروي موادكي صفر او تسنيو تنها ديكورك او هاوي نقلود ايش دكاو دي بسي دوباره مبردي بكريو هر کس لو خوی لزگی لید داو ناوشی لید دا او ایمن اوه ایمن اوه ایمن اماراتي و ایمن فلان دولته و كربابا فلان نازانم سيو ایمن تركيا و ایمن يعني او هم ناو بدرويه يعني الشرم لخويا هناك انت خوا فيري لو خلكي دكان هيتي راسني او لا هيتي رازنيا تنها سينيكا مواد سعوديه كا اويش كو تاكيد كاتو بزاني او مواد سعوديه مواد صينيه نكر بتشي فيري ليب كان لزقتشي ليب دنو برين او موادي سعوديه اوش مواد صينيه وتسد ناصريته واواني كواليتيان باشا اواني كواليتيان باشا خاصه دكاندار كان كزمان ددن او دماي كباركي لي وردقرن زانا كباركان لي وقد او كاتي كمبرد كان تقدر تسيويان دشتي ويان دستي دينو كنيان دركاكا مبرد كم عارو مسألة او هاي سوتاي يعني شكاية او هاي درينا ما زماني وما نداي لإبادة دنوا والزمان بو تشتي قدريتن بو مبرده كان زمان اول زمانه مبردك بلاستيك كيشكا دبي مبردك له بدل كاتن او بين صالح كاويد داتي زمانه كيد داتي دبي مبردك له بقورتنا قشكا اگر سوتاش نابي له تاكاتو دبي مانتور سوتا خريتي سوتا دبي بنويتي تسليمي كابي داتوا اصلا برقي ناقل معمل هوليرو ايرانيو بهمو نوع دولة تشيد فروشن ايمن اويا ايمن اويا كابرا بس تبارك دجميري برقي ناقري ابد بالفعل عمو دوبارك دنويا موادك شي رقو باجني موادك هو كاركاين سي موادك عادية همو دوبارك دنويا برقي او قرماي ناقري او انا جدتن بس سعودي دفروشنو بس صيني دفروشنو ناس سعودية ناس صينية بخوي باصل درزيك سعودي وصينية كيا اوي دي كما باقي حمي بسلو معري خوي هر كس لو خوي لوغو يشيلي داو دري من اويا بلان فرم مور لمن بكره امان بين صار كجرينتي ددمي مبردكات شكا نكسي هنا فرم مور لسا وصلكي امن مبردك لو بدل كم اجا بدل منك حق خويتش بس عيبه هم الرتلام اذا كان ايمن امارات يا ايمن موادي او هيك شويه تشتغل راستي وانيا راز ناكن والله او باري والناقرن خواد زاين نخير لي دبينن دائما درتندو مشاكل اشياء ندوا تكون ماري خلق كابرا حتى سيتا ورقي بيك ديني مبردش بيدكري قريب السيديان زاري معاشي دكا ياخذ عربانتي ياخذ سائق تاكسي ياخذ هر إشك بي مهم او سيتا ورقه تساوي هلا دوا زور تاكيد نبو كس مواد سعوديه ومواد صينيه بانكريتن شو اوان هيك وسيتا شاغرد يان قلت رجلامي انو دكان هيك موبايل كان دز دايتي لتيك توشي او شاغردن هزار درو لبو صاحبي دكان كاكا كابرا مايكا وستا كان لهم اخراتن مبرده هل دقرن نو برسي دكنو بعردي دادا دريتنو اما بليتي بهيزه امانه همو راسته يعني اصلا هيز اول شيء نيا زودتي راستي نيا همو درو دلسيو همو خوان بيخاني كدي همو يشي بازه بيسخانيا كريا سمبينيا كريا بباري فقيري كاك عبت ريلاندي هر دري ميروسانه ديتن كره بابا وكيني او مبرده فروشنا وتو هر ماري عالمي ويران كي باري وقري والله انما عمل هوليري بكرن نا ايراني بكرن هر كسا تشديتي ايركوانا زيهاني مبردات بابيتن امن مبرده كيشكا بابي لوي بدل كم سوتا بابي موادي نوي بدمي
ئەگەر نەمدایە با فرێدات و ئێکوانە باشکایەتمان لێ بکات چەند ساڵی حتا 5 ساڵی کو دەیدەمێ هیچ سوندی شیلۆ ناخۆم هیچ ڕیکلامی شیلۆ ناکەم هیچیان ڕاز ناکەن یعنی مریان لەو ملەتەی نایە ئەوە حەو تیکتۆکە ئیش دەکات شەو ڕۆژ ئەو قەمبورەکەی دەکەنەوە دەرکەی ئەوهایە ئەوها هیچ ڕاستی وە نییە باشە لە ڕووی نرخیشەوە جیاوازیان نیە بۆ ئەوەی هاوڵاتی بیناسێتەوە کامیان باشە کامیان خراپ کاکە هەموو لەزگەکانە بەدل دەکەن لەزگەی بەدل دەکەن عادی برای من لەزگەکان هەموو بەدل دەکەن لەزگەی لێرە دروست دەکەن با لەزگەی ڕاچی بزانە کوێ دەبتەوە با ڕاچی با لێ کاتەوە برێ فەرمەوە لەزگە بەخۆل لێدایەوە نەمویست ئەوە تە فەرمو مبەردەکەم لەوە هاتی ئێستا وەرە ئێرە فەرمو ئەوە مبەردەکە تەمەشایکە ئەوە لەزگەی کا دەستی دێ ئەوە لەزگەنیە دیارە بە چاو دیارە ئەگەر ڕوونە کامیڕای بکەین بۆ ئەوی بە جوانی دەرکەوێتن ئەمانەی بەم شێوەیە وەکو خەتمە لە سەری درایە بەنمونە دەستکاری ناکرێت ئەمانە پێت مەبەستەوەیکە باشە ئەوە کوالیتیەکەی دەرەزەیەکە ئەوە حتا هەشت ساری ئەم زمانی وەی دەدەمێ حتا هەشت ساری کە شکا سووتا هەرچی لەیاد لە بۆی چاکەمەوە ئاگە قەپێت شیشکا هەتا لۆی بگۆڕم مەوادەکەش سووتا لۆی چاکەمەوە ئی نوێی بدەمێ بەڵام ئەو هەموو ڕیتلامە درێ لە تیکتۆکی هەر یەکە و شاگردەکان تیکتۆکەچیان هەیە ئەوها بوو ئەوها چووکورک وەستایەکان وەڵڵا وەستایەکان خراترن ماخۆنیە کورە وەستا عیبە لە وەستایی وەڵڵی ئێستا موبەردە هەیە لە پێشە تو لە قەچ لێ دەمەگام هورد نەکتاخ دەبی ڕاز ناکەن برام ئەو هەموو پارەی خردەکەنەوە بۆ هەموو درۆ بە و تیکتۆکانە حکومەت بابێتە سەخەت قایم خان با بگەڕێ ئای فەرمو ئەوە تا وەرێکوانە یەک دقە ئێستا ئەوە فەرمو با هەموو دنیا بینەک ئەوە چیاوە ئەمەیان چیە ئەوە لەزگەیەوە ئەوە لەزگەیەوە بیرادی نیەوە خێرە دەچن موبەڕیدەی معمەل هەولێر دەینن لەزگەی لێ دەدەن ئێرانی دەین لەزگەی لێ دەن وەڵاو سعودیە واتە گەر نووسینەکانیان بەم شێوەیە لە شەریکەکە دروست نەکرابێت لە کۆمپانیاکە متمانەیان بە لەزگە نەبێت بەز لێکۆڕینەوەچ لە معمەل هەولێر بکە ئاگادار بە نەک بچیە هەلویان دروست کاتن با پلێتە چی ڕسمی مەواد سعودیەکەی پێوە بیتن پلێتە چی ئەوەی با ئەوەی پێوە بیتن بە ڕسمی ئەوەی پێوەتن لەزگەی نەبی بەو نەوعی موبەردەی بفرۆشن نەک بچن لەزگەی بەڕادان دەن لەزگەی لێ دەدەن خەرک کاکە موبەردەیە بە دوو وەرەقەیە دەچن بە 320 دەیدەنێ لە موبەردەش 120 دلار قازانج 80 دلار قازانج کوڕی خۆ ملەتە کافر نییە بەس لەبەر ئەوەی لەزگەکەیان گۆڕێ و لەزگەی ئەو کۆمپانیایان تەواو کابرا قەنەعاتی دەرێ ئەوە سعودیە برامی تو ئەوەیە کورە بابە لەزگەیە بابی من ئەو 80 دلار ئەو 100 دلاری زیاد دەدەی ئەوە لەزگەی لێدایە دە لەزگەی بەدەستی ڕاتشە بە ڕسمی ئەوە تەها دەبە ئەوەی ببینن با بەو حارەی کاکە بەس داوا لە قایم خامی دەکەم دوکان بە دوکان بگەڕێتن دوکان بە دوکان ئەو خەرکەش با هەوەندە خۆش باوەڕ نەبیتن هەیان دەست و تێسبرێ باشە ئەمێن زمانی ئەوەم نەداییە کورە عیب ناکەی وەڵڵی لە بورقێکی دایتێتە ئاخیری لۆلی با دەدەیەوە شەرمیان بەخۆنیە هەموو پارە خرکە هەموو بووینە ملوێنێرە ئاگادار بە بڕوا بکە هەیە 5,000 دەفتەریە 6,000 دەفتەریە 3,000 دەفتەریەیە لەو موبەردە فرۆشانە ئەو هەموو دەفتەرە لە چی هات کاکە لۆ 100 دۆلاری لە تو قازانکە لەم بەردەچی ڕۆژێ 50 بەردەی بفرۆشمەوە 50 وەرەقە فەقیری شەیە 20,000 بەدەست ناکەوی عەمبارە قوڕ بەسەرە فلتەر کورێ بابە فلتەر تاخمی بە 100 زای دەدەن بە 80 زای دەدەن فلتەرەکان بوو تەکلیفی 35 زای دەکات چ لە زای دەکات یعنی ماقولە کورە ڕاست و چۆ بەربووینە ناو ملەکەی دەگوتت بە چەند دەفرۆشرێتەوە بە 100 و بە 80 دەفرۆشن ئەو قیاسە گەورەیەوە 100 ئێدە بابێن بە 35 دەیدەمێ با هەموو خەرک بێت ێکوانە بە 35 زای تاخمی بیدەمێ ئەویش کوالیتی جیاوازی هەیە کوالیتی چییە؟ 100 درۆی دەبینەوە کاکە کوالیتی هەمووی 10 سامتینە ئەمە بەستم لە ڕۆی پێکاتەکەیەوە جیاوازیان هەیە ئەویش لە بازاریان هەموو یەک جۆرە ئەوە ئێرانی هەیە وەڵی بۆن دەوازینی دێ 2 ساعت موبەردەکە بکوژێتەوە بۆنی دەوازینێ دێ ساعتێک 2 ساعت بکوژێتەوە
بس ئێستا من شەریکە سینی مێ شەریکە سینیە شەریکەی ئەلە شەریکە وڵۆماتی مەقسەد بە ترێلا هاتیە ئەو بە 35,000 دەچی بە 80 دەیداتێ بە 90 دەیداتێ یعنی کابرا پێشان تاقم پوشتێک بە 5,000 بوو معقولە ئێستا کارتۆنی سەر زادی خڕ دەکەن و دەکەنە ئەوە بە 89,000 بدەنە عالەمێ وەڵای نە زەمیریان هەیە نە پارەیان عەرارە هەمووی درۆزن هەمووی کلااوچی ئەو جەگە بابیشم بی دوو چاوم بی بۆ تا قسەی خۆتم پێ بڵێ لەسەر ئەو بابەتەی چت هەیە پێم بڵێ بۆ ئەوی بینەرانیش لەگوێ بگرن و سوودی لێ ببینن هاوڵاتی دەبێت چی بکات وەڵی داوا لە هەموو هەوڵاتیان دەکەم ئەگەر سینی و مەواد سعودی نەبوو بە هیچ زۆرێک پارەی خۆیان بە موبەردێ نەدەن ئەگە پێشیان دە عافیەتیان بی